سڵاوتان لە ببینەران و بیسترانی کوردستان 24 و پرۆگرامی ڕۆژباش دەستپێکی ڕۆژەکەتان لەگەڵ پرۆگرامی ڕۆژباش بابێت لە بەرۆی ئێمە ئەمڕۆ کۆمەڵە بەرگە و بابەتی زۆر سەرنجڕاکێشمان بۆ ئامادە کردوون جگەلەوە تەوەری پرۆگرامی ئەمڕۆمان تایبەتە بە ژیانی ڕۆژانەی ئێوە بەم بارودۆخی کە ئێستا ئێمەتیین بە تایبەت کە لە ماڵەوەین کە دابڕاوین لە زۆربەی کەسە ئازیزەکانمان یاخود هەندێکمان نزیکتر بووینەتۆ لەو کەسانە بۆ گفتوگوی زیاتر لەسەر و بابەتە ئێمە کەسانی پسپۆر میوانداریەکەین بۆیە بینەری پرۆگرامەکە بن و هەروەها بێبەشیش نابن لەو هەواڵە سەرنجڕاکێشانەی کە لە ناوخۆ و دەرەوەی هەرێمی کوردستانیش دەگوزارێت و دەیبیستی. سڵاو سۆڤان. سڵاو هاژە. سڵاو بینەران و بیسەرانی ڕۆژباشی کوردستان 24 هیوادارم کە ڕۆژێکی باشتان هەبێت هەروەکو ناوی ڕۆژباش ڕۆژتان پڕ بێت لە باشی و خۆشی و شادی و هیوادارم کە ئەمڕۆژ هەروەکو هاژە باسی کرد لەگەڵ ئێمە لەگەڵ پرۆگرامی ئێمە بەردەوام بن چکە کۆمەڵێک بابەت و بڕگەی سەرنجڕاکێش و جیاوازمان بۆ ئامادە کردوون و وەک هەموو ڕۆژێک لە ڕێی تۆڕی پەیامنێرانمانەوە لەگەڵتانە بین کە لە ئەشار و شارچکەکانی کوردستان کۆمەڵە زانیاریمان پێبەخشن ئەمانە هەموو ئەو بەگەڵاوەتانن کە ئەمڕۆ ئێمە بەیەکەوە لەگەڵ ئێوە دەیخێنە ڕوو بۆەوەی کە زیاترین زانیاری بە ئێوەی خۆشەویست بگەێنی و هیوادارم کە سەرەتای ڕۆژەکەتان پڕ بێت لە وزەی جوان و پڕ بێت لە وزەی باش بۆ ئەوەی کە خۆتان خانەوادەتان زۆر بە ئارامی کاتژمێرەکانی ڕۆژەکەتان بەڕێوە بن. ئەو هیوایم سۆڤان جگەلەوەی کە ئەگەر تۆ ڕۆژێکی باش کە هەڵستی لە خەو سروشتێکی باشە بینی هەوایەکی پاک هەڵ ئەمژی پەرداخێک ئاوە خۆیتەوە بێگومان ڕۆژێکی باشیش بەڕێیەکەی وە بیرکردنەوە لە هەموو ئەو شتانەی کە باشن هەمیشە بیرکردنەوە لە باشیەکان بەرەو ڕوو باشیەکانیش ئەڕۆی دوورکەوتنەوە لە هەر هەواڵێکی ناخۆش بێت یاخود بیرکردنەوەی ناخۆش بێت زاکرەمان بەرێت بەلایە ئەوە کات ڕۆژەکەش ناخۆش بێ بەردەوامیش بەرەو ڕووی ئەو ناومێدیە بڕۆین ئەو کاتەش منعی جسممان زیاتر دابەزێ و ئێمەش ئێستا زیاترین جەختمان لەسەر ئەوەیە و سەرنج ماقسەوتە سەر ئەوە بۆی کە بەرگری لەشمان بەهێز بێت زۆر دوور بکەوینەوە لە هەرچی وزەی نەگەتیڤە لە هەرچی وزەی نەرێنیە و بە بەردەوام سەرنج بخەین لەسەر هەرچی وزەی پۆزیتیڤە بۆیە کە بەیانیان ئەبێت من و هاژە بە ڕێیەکی گەشت و پێکەنینەوە بەم شێوەیە کە دێ نەڵین ڕۆژتان باش بە شێوازێکە وزەیەکی پۆزیتیڤتان پێ ببەخشین و وەک هەموو ڕۆژێک سەرەتای پرۆگراممان با کورتێک لە هەواڵەکان دەست پێکەین بۆی کە ئاگاداری هەواڵەکانی جیهان و ناوخۆی کوردستان و عێراقیش بین. بزوتنەوەی گۆڕان لەبارەی دوایین گۆڕانکاریەکانی سەردانی لایەنە سیاسیەکان دەکات. دەرباز محەممەد ئەندامی خانەی ڕاپەڕاندنی بزوتنەوەی گۆڕان بە کوردستان 24 ڕاگەیان ئەمڕۆ سەردانی یەکگرتووی ئیسلامی کوردستان لە سلێمانی دەکەن و سبەی سەردانی هەولێر دەکەن و لەگەڵ پارتی دیموکراتی کوردستان و کۆمەڵی ئیسلامی کۆ دەبنەوە. ئاماژەی بۆش کرد بە پێی خشتەی کۆبوونەوەکان ڕۆژی چوارشەممە لە سلێمانی لەگەڵ یەکێتی نیشتیمانی کوردستان کۆ دەبنەوە. ئەندامەکەی خانەی ڕاپەڕاندنی گۆڕان جەختیشی کردەوە لە کۆبوونەوەکان دوایین پێشهات و گۆڕانکاریەکانی ناوخۆ و ناوچەکە تاوتێ دەکرێت. ئەندامێکی سەرکردایەتی ئەنەکەسا داوای سزادانی ئەو کەسانە دەکات کە دەستیان لە کۆمەڵکوژی ئامودا هەبووە. سلێمان ئۆسۆ ئەندامی سەرکردایەتی ئەنجومەنی نیشتیمانی کورد لە سووریا ئەنەکەسە ڕایگەاند پێویستە ئەو سەرکردانەی پەیەدە و یەپەگا کە دەستیان لە کۆمەڵکوژیەکەی ئامودا هەبووە سزا بدرێن. ئاماژەی بۆش کردووە پشتیوانی لە کاری لیژنەی هاوبەشی نێوان یەپەگە و خانەوادەی شەهیدانی کۆمەڵکوژی ئامودا دەکەن و هاوکار دەبن. لەلایەن خۆشیانەوە خانەوادەی شەهیدانی ئامودا داوا دەکەن ئەو سەرکردانەی پەیەدە و یەپەگا کە تۆمەتبارن بە کۆمەڵکوژیەکە دادگایی بکرێن. سێ پەرلەمانتاری هەدەپا تووشی ڤایرۆسی کۆرۆنا بوون. پارتی دیموکراتی گەلان هەدەپا ڕایگەاند ئەنجامی پشکنینی سێ پەرلەمانتاری پارتەکەیان پۆزەتیڤ دەرچووە و دەرکەوتووە هەڵگری ڤایرۆسی کۆرۆنان. ئاماژەی بۆش کرد باری تەندروستی هەر سێ پەرلەمانتارەکەی هەدەپا باشە و لەژێر چاودێریدان. پێشتر ژمارەیە کارمەندی پەرلەمانی تورکیا تووشی ڤایرۆسی کۆرۆنا بوون و بڕیاردرا پشکنینی تایبەت بە کۆرۆنا بۆ هەموو پەرلەمانتاران ئەنجام بدرێت.
و سەرۆک وەزیرانی عێراق ڕای دەگەێنێت هەر کەسێک ڕێگری لا گەیاندنی ئۆکسجین بە نەخۆشخانەکان بکات سزا دەدرێت. مستەفا کازمی سەرۆک وەزیرانی عێراق لە تویتێکدا لە تۆڕی کۆمەڵایەتی تویتەر ڕایگەاند هەر کەسێک ڕێگری لا گەیاندنی ئۆکسجین بۆ نەخۆشخانەکان بکات لێکۆڵینەوەی لەگەڵ دەکرێت. ئاماژەی بەوەش کرد ڕێگەنادەن بازرگانان بازرگانی بە تەندروستی و سەلامەتی نەخۆشەکانەوە بکرێت. بەپێی ئامارەکان تا ئێستا 43262 کەس لە عێراق تووشی ڤایرۆسی کۆرۆنا بوون و زیاتر لە 1660 کەس بەوانی کە تووشی کۆرۆنا بوونا گیانیان لەدەستداوە. کۆتاییمان بە کورتەی هەواڵەکان هێنا و دەچینە ناو پرۆگرامی ڕۆژ باشەوە. کەرتی کشتتوکاڵ یەکێکە لەو کەرتانی کە زۆربەی وڵاتانی جیهان پشتی پێ بەستێ بۆی کە بیکاتە سەرچاوی داهات یاخود شێرخانێکی ئابووری باش. لەگەڵەوەشدا بە سپاسگوزاریەوە بە خۆشحاڵیەوە کە هەرێمی کوردستانیش بێبەش نییە لەو شوێنە کشتتوکاڵیە گەورانەی کە هەیەی ئەویش دەشتی شارە زورەکە بە ناوەندی کشتتوکاڵ لە هەرێمی کوردستان ناسراوە. هەرچەندە ئەو لە ڕووی ئابووریەوە تا ئێستا نەگەیشتۆتە بڵێن ئەو ئاستەی کە زۆر پشتی پێبەسترێ هێشتا نەتوانراوە ینی کەرتی کشتتوکاڵ بەو شێوەیە پەرەی پێ بدرێ، بەڵام دەشتی شارە زور ئێستا تایبەتمەندی خۆی هەیە بێگومان و هەرچەندە ئەوە لە ڕووی ئابووریەوە و کوردمان سوودێکی باشی بۆ ناوچەکە گەیاندووە، بەڵام هێشتا نەبووتە سەرچاوی داهات بەگشتی، بەڵام لە بەرامبەرە کێشەی زەوی بۆ لەوەڕاندن و بە تایبەت لەوەڕاندنی ئاژەڵان دروست کردو، چونکەوەنەی کشتتوکاڵ تیاکرێ ناتوانن بەڵێ جوتیارەکان لەوەڕاندن بکەن بۆ ئاژەڵەکانیان، بەڵام دەستیان کردووە بە جوتیاران دەستیان کردووە بە کۆکردنەوەی کاو پاشماوەی بەرهەمە دانەوێڵیەکان بۆ ئەوەی کە لە وەرزی زستانە بە ئاژەڵەکانیان بن. بەڵێ بە تایبەتی لە دەشتی حاصڵ دەچین بۆ دەشتی حاصڵ و بزانین کە چۆن لەوێ بۆ ئاژەڵەکانیان خواردن کۆکەنەوە. شریفی تازە ماوە نامێنیت ئەلا سوورێ بخۆ هەرچی خریکە جاخۆم بە بەسمەوە نییە وارە کشی دەوە تەسمی دەستی ئاخۆی کەمەوە من کاڕێ دەردەستەری کە دەڕاستەیەت درەویەکەین ئەو کاوشتەیە کوتین بە مەکینەوە باشەیە کوتین دەیەکەین لێرەکەینە شلیفۆ ئەی بینە ماڵەوە هەڵێگرین بۆ وڵاخ و بۆ ئاژەڵ و ئیتر زمسان بەکاری دێنین هەتا بەهار ئەمەکو گوندی حاصڵە و کاوشتەوە بەکاردێنین بۆ وڵاخ و ئاژەڵ ئەوەتە من کە جانبازم قەساویەکەم ماڵە کڕمەوەی فرۆشم لە شوێنێک ملکی دسکەرەیە لەوێ خانمان کردووە ئەوە کام کڕیوە عربانەی کا بە 5,000 کرێکارم بۆ گرتووە کرێکار بە 35,000 ئەیگەرێەوە ئەو دوورێ شلیفم بۆ کڕیوە لە بازار کەسافەتەکەمان هەرەوەیە ماڵاتە کڕین لە دیێ و لە شار و لەملاو دەولا بە تەلەفۆن و بە قسە و بە هەواڵ و یەک دۆست و ناسرا و دۆستمانەیە هەواڵ یەکتری ئەزانین شتە کڕین شتە فرۆشین ئەوین بۆ سلێمانی لە سلێمانی وێنەمەیان نەیفرۆشین بە خەرز و بە حاضر و بۆ ژیانی دنیا
بەڵێ هەروەک لە سەرەتای پرۆگرامەوە باسمان کرد کە لە ڕێی تۆڕی پامنێرانمانەوە ئێمە ڕۆژانە لەگەڵتان ئەبین و ئێمە ئەمڕۆ سەرەتا لە پامنێرانمان دەچینە لە زاخۆ و لە زاخۆی دەلالەوە ئەم دەچینە جەم ئیسلام یوسف ئەم کاتت باش ڕۆژت باش هیوادارم کە تەندروست و سەلامەت بی ئیسلام پێمان بڵێ چ زانیاریەکێت لە لای تۆ پێمانی بگەێنیت بۆ ئێمە و بینەر و بیسەرانی ڕۆژ باش ڕۆژ باش ئیسلام بله سوان سپیداش باش بتن سپیدا همی بینرین کردستان 24 باش بتن البته افرول زاخودی سواکی روزانم پیشتر ما جاران باس لچاندنت کرد ایرو ما بابت اکیدی هل بجارتی اکو ام باس لتشتن سپیدهی های خلکی زاخو بکن گلو او زیدتر چت کن زیدتر داخل و چت بکن ایرو دوار زه هاوینه اکو دست بکیدیه بازار سپیاتیان لزاخو چهایه یعنی دیتر من رو مالات و حتی گلک جران ج باکور کردستان ج چیان باکور کردستان خوارم پی خوارن یان گیاه نفتنی رو جاجی هنه جبوی زاخودم بو به چنده جی من قصد دکانه که کلیه که حتی ناو دکانه جنی ناو سپیاتی کفتی اثر ناو خدان دکانه یعنی سوان آجا خلق بانگی خاله حسن کت ایدی حسوی جاجی یعنی ناو جاجی سپیاتی کفتی اثر یفاش برکو زیدتری 6 سالان الدور زاخو کار سپیاتیت که تو اکو مالبات 100 ساله او وی کاری دیگه خاله حسن سپیدا تا باش بتو چه آنی؟ سپیدا باش سرسری باشه بزن باشه ترین ماه جیبه جد که الحمد لله اولی تلحابي بقناة 24 كم طاقمه به حمية جنمل سرسري من قناتك جوانا قناتك باقجة قناتك ام حاجت كين اجبلی کو کاری دا پاکش ماشاءالله تو گل اسپورت ایجی کو چافشینیات و اسپورت زوزانی ما زوزانی اره والله زوزانی ما باشه اگر تو من بحث سپیاتی هم که بگم زیادتر چه سپیاتی تیم بو اشکی و تیم خلکی زاخوشن سپیاتی سپیاتی هر سال بوما جوان چیاتی دشتا سلوانه توش بریتی توش پانیر خلک ود گرن افساله کیم بو پنیر اشترکا عالمه کت اینا بو دهوک بو سیمیل بو زاخو پنیر بی 7 دینار 9 دینار یه زنگین کرد دهاب نهای فقیر نین فقیری 70 80 کرد و بخوفت گرند کن بن عرضه و مثلا اول سپلا لدن اول سپلا القل پنیر لدن اول لورك عندك لوركي استعمال كن عندك سپلا استعمال كن اول جولت پنیرینا اول نیوشکا مثلا نیوشک اول نیوشکا مهانه بريه وما تشواليد طاوس ميلات إنن ميسارشات إنن أم تفروشين خلقك تكرن أفني مشكا قالك باشا ما تيجي باشه گیاهک چه گیاهک هی گیا أبا شركة شولها وتها شركة من يتشولها زين إنن بوا شركة أم تفروشين أب شركة أبا يتشولها ما يزوخوها يتشيونا يبرواريونا يقوليونا يسنديونا أبا شركة چش چیاید با کور کردستان تکنم بیدم بیگ بیزات شده بيزا وبيكي تركونا تلزف ما تشينوبت الا بفر بردت شني بيك دركبت هيفو 4 5 دركبت بيزولجي بوزلي هيفو 8 دركبت سيوبو دركبت شفرك دركبت كركول دركبت من دركبت سيوبو قالك انواع هنقدون هاي هنقدونت ان درموني بويا بس هنقدون بهنوي قالك قايمه حچی 3-4-5 جورا هفته که 10 روز به هنگ دانه بخود بایش بتواند بد ابد برد قدیما زیادتر خلکی زاخو حزسر چه بود تشتات زاخو تن ابي پنیر پیشتید بن ابا پنیر پیشتیا ابا گله خوشا ابا یزودانو یا تت ابا بخویا بلا خبز قطعه پنیری پنیر کات بخوی توجه ترنو بي ابا خلکت بن أبا يتنوف شركي دا بانيلك ممتازة أبا بانيل ترها بانيل ما يزوخوها طعمو يخوشها هيفيني في كردية أبا ديتري هيدير هيفيني في بلادية وهاي محملية هاي اسطنبول يا مامتك قال حسن هنده كده من كورتا ما شاء الله ماسته زاخو جيل بردسته تهايا اگر تبو من بحثات تشتكي كل سرنجام كيشا تا قلتي الفيري بعد 100 ساله سبياتي بريكا اوفيد برن ميسي شواد بن تريكا قابيلي سرسري من ما وقت السيارة ناي شوي اشترت هوتن خوت اينون قصبت اينون حلبت هات عينتابت هات
اش ميسلت هات جلكت اينان تشتت اينان متشوت هات وصف حيشتري خوه وقسبت هات انش تجارتي دي نبين اش فيري البرقوفي افا مقيم بي مقيم البنفيبري بلي صدو بينجي صولو صدو هشتي صولو دوصات صولو درف بفضون درفت بيستي درف بفضون شورصات وصدو هشتي هي شورصات شلطان لتكرن تشو تجارت الدنيا حمية جفيري وش ديار بكري توتو جزيرة شو بو كيري شو بو بصرة بو عمارة بو كوتي بو بغداد قزوفة أبي تلسل أوفا تات حتى ميسل جفيري مثلا جاهو جنم بورد كرن نوكو نيس بورد كرن ريكو كلك فون هبين نوبي وان طراح بي بياتي جد برن وصف ده أثبت أبي بيجم موزيد برن نوكت برن نيسكت برن كزوانت برن رجي قالك تشوق دورة صوتني رجي ودورة صوتني تشو دخلوا قنم تشو جفيري بورد كرن لو مثلا تجار بوركت ابدو كلك شون شلطان عندك قدام مكي معني سبياتي جب وين ريكيت شو حميتش بوبي مقود جوركي رحمتي سرحوني بوبي حجيوتيني بوبي مش ريكت هيك بين صلاة هفديها شوصديها هجديها قلت ما بانير بيستي قلت تكرين سهشل بورك مكرين بيسه بور دست مدار زوخو خرش نبي موني زوخو نوصوبي قوام روبي الماينو سر كلكي ما سر كلكو مفريك القليعوتي بقول توان هبين بقول سرحوني طه الحافظ عبو الحافظ بي بقول بوبي من يحيى التمر بالميسل هليك ايش قوي قالك سبوز بتا قالك من عندك قدام ما كورت از بوارم بيت از فاجرم بالها فلا بله ادي از فاجرم بالوا سوفان افا بازار سبياتي في رنجيال زاخ خلكي قالك حزلها نمازات سپێدەهیەوە هێشتا وەرزێ بەرهەم ئینانەوەیە بەرهەمێنی پەیدات کردن دخۆن. بەڵێ زۆر سپاس دەکەین ئیسلام لەگەڵمان بووی ویسمان پرسیاری لێ بکەین بەڵام ماشەڵڵا نەزانیاریەکانی بە پڕی دایتر پێویستی نەکرد پرسیاری لێ بکەین چونکە ماوەی 100 ساڵ دەبێت کە وەکو ماڵبات خەریکی ئەو کارن. دەستی تۆ خۆش بێت بابەتێکی جوانت بۆ ڕووکردین ئەمڕۆ لە زاخۆ زۆر سپاس کە لەگەڵمان بەشدار بووی. سپاس. سۆڤان بێگومان ئەگەر ڕەم کەوتە داخۆ ئەچمە ئەو دوکانی پەنیر و سپایەتیە چونکە ئەوەنە شتەکانی جوان بوو ینی پڕ بوو زۆر بابەتی جۆرا و جۆری تیا بوو دواتر تەندروستیشنەوە بابەتانە کە ئەخورێت بۆ بەیانیان زۆر بۆ زانیاری زیاتر لە شار و چارۆچکەکانی دیکە ئێمە ئێستا چینە سلێمانی لای هاوکارمان هاوژین جەمال بزانین زانیاریەکان لای ئەو چییە بە تایبەت کە ئێستا دۆخەکە دۆخی سیاسی ئەو شارە چۆن و بزانین زانیاری سیاسیەکان لای هاوژین چۆنە. ڕۆژ باش هاوژین سڵاو لێبێ. بەڵێ سڵاوتان لێبێت بەیانیتان باش تایبەت بە بارودۆخی پارێزگای سلێمانی بەدەر لە کۆبوونەوە سیاسیەکان کە ئەمڕۆ چۆن کۆبوونەوەیەک بەرەوە دەچێت من دەمەوێت باز لە بارودۆخی مەترسیداری پارێزگای سلێمانی بکەم لە بەرامبەر ڤایرۆسی کۆرۆنا دوێنێ ئامارێکی نوێی توشبوون و گیان لە دەستدان بە ڤایرۆسی کۆرۆنا لە پارێزگای سلێمانی بڵاو کرایەوە کە وەزارەتی تەندروستی ڕۆژانە ئامارەکانی توشبوون و گیان لە دەستدان بە ڤایرۆسی کۆرۆنا لە هەرێمی کوردستان بڵاو دەکاتەوەی کە تایبەتە بە پارێزگای سلێمانی 216 کەسی دیکە شەوی ڕابردوو ڕاگەیەنرا کە هەڵگری ڤایرۆسی کۆرۆنان و بە ڕێژەی گیانە دەزانیش دوێنێ 14 کەس لە پارێزگای سلێمانی بەهۆی ڤایرۆسی کۆرۆناوە گیانیان لە دەستداوە. چەند ڕۆژی ڕابردوو کاتێکە کۆبوونەوەی لیژنەی باڵای ڕوبەڕووبوونەوەی ڤایرۆسی کۆرۆنا لە پارێزگای سلێمانی بەڕێوەچوو پاش کۆبوونەوەکە من لەگەڵ سەباح نەسرەدین بەڕێوەبەری گشتی تەندروستی سلێمانی قسەم کردو ئاماژەی بەوەدا کە چەند ڕۆژی داهاتوو بارودۆخی پارێزگای سلێمانی لە بەرامبەر ڕوبەڕووبوونەوەی ڤایرۆسی کۆرۆنا دەچێتە بارودۆخێکی مەترسیدارەوە هیچ ماڵێک و هیچ کوچە و کۆڵانێک نامێنێت کە کەسێکی هەڵگری ڤایرۆسەکەی تێدا نەبێت. ئێستا ئەو قسەی بەڕێوەبەری گشتی تەندروستی پارێزگای سلێمانی هاتۆتە دی ڕۆژانە هاوڵاتیەکی زۆر بۆ پشکنین دەچن بۆ کلینیکی عەلیناژی بەشێکی زۆری ئەو هاوڵاتیانە هەڵگری ڤایرۆسەکەن و نیشانەکەیان لێ دەرکەوتووە بەڵام ئەو کەسانی کە بارودۆخی تەندروستیان زۆر خراپ نییە و بە کەمی نیشانەکان لێ دەرکەوتووە بەهۆی زۆری نەخۆش لەنێو نەخۆشخانەکان و کەمی پزیشک و کارمەندانی پزیشکی و ئەو لۆدە زۆری کە لە نەخۆشخانەکان هەیە بەشێکی زۆریان لە نێو ماڵەکانی خۆیاندا بۆ ماوەی 14 ڕۆژ کەرەنتین دەکرێن و پاشەوەی کە نیشانەکانیان بە قورسی لێ دەرکەوت کاتە چارەسەری پێویستیان بۆ دەکرێت بەڵام ئەگەر بێت و دوێ 14 ڕۆژە نیشانەکانیان تێپەڕاند و ڤایرۆسەکان تێپەڕاند ئەوە پشکنینێکی دیکەیان بۆ دەکرێتەوە بۆی دڵنیا بنەوە کە ئێستا هەڵگری ڤایرۆسەکەن یاخود نا. ئەتوانم بڵێم کە هاوڵاتیانی پارێزگای سلێمانیش تەواو کاریگەری ڤایرۆسەکەیان لەسەر پێوە دیارە
سەررجەم هاوڵاتیان کاتێک دەچی بۆ شوێنە گشتەکان هەموو ترسێکی لەسەرەوەی ترسێکی لێ نیشتەوە لەسەرەوەی کایە ئەم شوێنە ڤایرۆسەکەی تێدا یاخودنا جاران شەوانی ڕابردوو کە پارێزگای سلێمانی ئەچیتە دەرەوە هەستت بە کاتێکی تایبەت و جەوێکی تایبەت دەکرد بۆ پارێزگای سلێمانی بەڵام ئێستا بارودۆخەکە تەواو جیاوازە تایبەت بە بابەتە سیاسیەکان پاشەوەی کە ماوەیەکی زۆرە کۆبوونەوە سیاسیەکان و سەردانی لایەنەکان بۆ لای یەک وەستاوە بەڵام ئەمڕۆ دوو کۆبوونەوەی گرنگ لە سلێمانی بەڕەوە دەچێت دەویژەوەیە کە بچوتنەوەی گۆڕان بە سەرپەرشتی عومەر سەید عەلی ڕێخەری گشتی بچوتنەوەی گۆڕان و بە ئەندامێتی دەرباز محەممەد ئەندامی خانی ڕاپەڕاندن و بەختیار عومەر ئەولی ئەندامی جفاتی نیشتیمانی بزوتنەوەی گۆڕان کە قسەم لەگەڵ بەختیار عومەر ئەولی ئەندامی ڕێخەری ژووری پەیوەندی سیاسەکانی بزوتنەوەی گۆڕان کراوە مەژی بۆ داکاوبرا ئەمڕۆ کاتژمێردا سەردانی ئەنجومەنی سیاسی یەکگرتووی ئیسلامی کوردستان بکەن و لەسەر چەند پرس و پێش هاتێک کۆ ببنەوە و هەردوو لە بیرروباوەڕەکانیان ئاڵوگۆڕ بکەن هاوکات هەر ئەمڕۆ ئەنجومەنی سەرکردایەتی یەکێتی نیشتیمانی کوردستان وا بڕیارە کاتژمێر 10 یاخود 11 لە بارگای مەکتەبی سیاسی یەکێتی نیشتیمانی کوردستان لە شاری سلێمانی لەسەر چەند پرس و تەوەرێکی تایبەت بە نێوخۆی حیزبەکە و بارودۆخی هەرێمی کوردستان و واروها هەڵسەنگاندنی دۆخی ئێستا هەرێمی کوردستان تایبەت بە گفتوگۆکانی لەگەڵ بەغدا کۆ ببنەوە ئەمە بەگشتی تایبەت بوو بە بارودۆخی پارێزگای سلێمانی لە بەرامبەر ڤایرۆسی کۆرۆنا هەروەها کۆبوونەوە سیاسیەکان کەوا بڕیارە گۆڕان و یەکگرتو کۆ ببنەوە و یەکێتیش کۆبوونەوەی ئەنجومەنی سیاسی دەبێت کە هەر دوێنێ یەکێتی و یەکگرتو لە شاری سلێمانی کۆبوونەوە بەڵێ زۆر سپاس بۆ تۆ هاوژین کە لەگەڵمان بووی سپاس بۆ زانیاریەکانە بەڵێ هەروەک لە سەرەتاوە باسمان کرد کە ئەمڕۆ ئێمە تەوەری تایبەتی بەرنامەکەمان باسکردنە لەو پەیوەندیە کۆمەڵایەتیانەی کە هەریەک لە ئێمە تایبەتە لە ژیانی خۆیان کە پەیوەندی کۆمەڵاتیمان هەیە جا ئەگەر لە ڕێگەی تووڕەکانی ئینتەرنێتەوە بێ یاخود ڕاستە و خۆ بێت و کاریگەری ئەو پەیوەندی کۆمەڵایەتیانە لەسەر ئەو بارودۆخەی ئێستا و بەتایبەت لەسەر توشبوون بە ڤایرۆسی کۆرۆناش بۆیە میوانداری بەڕێز دکتۆرە جوان ئیسماعیل کە مامۆستای زانکۆیە لە بەشی کۆمەڵاسی لە ستۆدیۆ لەگەڵمانە بێت بەخێر هاتی دکتۆرە بفەرموویتە ئێرە فەرموو دکتۆرە فەرموو دکتۆرە بەخێر هاتی بەخێر هاتی تەندروستی چۆنە دکتۆرە باشی بەخێر هاتی دکتۆرە لە ڕووی کۆمەڵناسیەوە لە ڕووی کۆمەڵایەتیەوە چۆن مامەڵە لەگەڵ ئەم دۆخەی ئێستێک کە کۆرۆنا هێناوێتی ئاراوە بکرێت باشە و چۆنە سڵاو لە ئێوە سڵاو لە بینەرانی خۆشەویست ئێمە لەگەڵ ئەم بارودۆخە بەڕاستی تۆزی هەڵومەرجەکە ئالۆزە باری تەندروستی لەگەڵ باری کۆمەڵایەتی لەگەڵ باری دەرونی ئەوانە هەمووی تێکەڵاو بووە ئەبێ یعنی وەکو هاوڵاتی ئێمە هەمومان معڕەزین تووشی ئەم پەتایە بێن دەبی شێوازی مامەڵەکردنمان بگۆڕین شێوازی ڕەفتارمان بگۆڕین یعنی ئەو شێوازە کۆنەی کە ئێمە لەسەری ڕاهاتوین ئێستا لەم بارودۆخە ناکرێت ئێمە هەمان شێوە بەڕێوە بچین ئەبێ شێوازی ڕەفتارەکانمان بگۆڕین بۆ ئەوەی خۆمان بە دوور بگرین یاخود خۆمان بپارێزین هەتا ڕادەیەک یعنی ئێمە بە هەر هەموو شوێنێک معڕەزین کە تووشی ئەومین بەڵام ئەو ڕێو ڕسمەی کە بیگرینە بەر ئەکرێت ئێمە تۆزێ ئاستی توشبوونمان کەم بکەینەوە کۆنتترۆل بکەین یعنی یارمەتی لایانی پەیوەندیدار بکەین ئەوانش هیلاکەن لەگەڵ ئێمە بۆ ئەوەی ئێمە وەکو هاوڵاتیان خۆمان پارێزین ئەبێ بەلایانی کەم کە گفتوگۆ لەگەڵ یەکترەکەین 2 مەترێک دووربین ئەم 2 مەترە ڕێگری ناکات بەڵام کەمەکاتەوە ئاستی ئەگەری توشبوونمان کەمەکاتەوە لەگەڵ ڕێنمایەکانی تر هاوکارن بۆ ئەوەی ئێمە بە دوور بگری لە توشبوون بە کۆرۆنا واتە ئێمە لە سەرەتا چۆن ئێستا ئازیزانمان و خزم و کەس و کارمان کە لە دەرەوەن لە ڕێگای سۆشیال میدیاوە بۆ نموناس هەواڵی یەکە پرسین ئێستا ئێمەش ئەبێ لەو بارودۆخە هەر لە هەمان شاریش بین بەڵام ستاو پێکەوتن و پەیوەندی کۆمەڵایەتیەکان کەم بکەینەوە و بیکەینە شێوازێک تر ئەتوانین سۆشیال میدیا بەکاربێنین بۆ ئەوەی پەیوەندیەکانمان بەردەوام بن بەڵێ دکتۆرە ئێمە وەکو نەتەوەی کورد
بە سروشتوە هەڵکەوتین لەگەڵ خۆشی چواردەروبەرەکەمان خۆشحاڵین لەگەڵ ناڕەحەتیەکەیان ناڕەحەت ئەبین دڵتەنگەبین چۆن ئەو هاوسەنگیە ڕابگرین کە ئێستا لە بارودۆخێکیەوەها کەسانێک هەن ئازیزانێک لە دەستەدەن بەهۆی نەخۆشی کۆرۆناوە و ئێمە لەو نوعانین بۆ تعزیە سەردانی بکەین ئەبێ ئەو پەیوەندیانە هەر ڕائەگرین چی بکەین ئەو هاوسەنگیە ڕابگرین کە توش نەبین بەڕاستی لەم بارودۆخە تۆزێز یعنی ئەستەمە ئێمە وەکو گوتمان کۆمەلگایکی کوردین جگە لەوەی کە کۆمەڵگای کوردین ئێمە چینێکی فراوان هەیە بەداخەوە باوەڕ ناکە ببوونی ڤایرۆسەکە یاخود چینێکتر هەیە ئەڵێ بە سیاسی بوونی ڤایرۆسەکە یعنیەوە لەک نەک لەسەر ئاستی ئێمەی کە هەرێمی کوردستان بەڵکوت لەسەر ئاستی جیهانیش هەمووی هەیە ئیتر پرۆپاگەندای زۆر لەگەڵە ئەمە هۆکا یعنی ئایا سروشتیان تا ڕادەیەک سروشتیە لە بەرەوەی خودی ڤایرۆسەکە تا ئێستا لە بۆمە ڕوو نەبوویتەوە بە تەواوی لەلایەنی پزیشکیش چۆنە و چۆن نییە و چۆن گەشەکە و چۆن تووشمانەبی بەو خێراییە و چی کارێکەکە هەتا ئێستا لە بواری تاقیکردنەوەدایە بۆیە لەسەر ئاستی هاوڵاتیانی ئێمە یعنی ئەبینی یعنی هەڵبەزە و دابەزە هەیە لە باوەڕکردن یاخود جێبەجێکردنی ڕێنماییەکانی تەندروستی یاخود جێبەجێ نەکردنی لەسەر ئەم بنەمایە بەداخەوە لە ناو کۆمەلگای ئێمە سەیرەکەی بتایبەت ئێستا لە ناوچە ملیەکان بەڵام شعبیەکان تەمەندارەکان کە زۆر مەترسیدارە لەسەر تەندروستی ئەمان ئەبینی لە قوڕنەیەک دانیشتینە 8 کەسن 5 کەسن نزیکیەکن دامە ئەکەن ئەمە یعنی ئایا ئاستی وشیاریە یاخود باوەڕ پێنەبوونە زۆر جاریش هەیە ئێمە لایەنی دینەکەش دێتە ناو خەتەوە ئەڵێ ئەوەی خواهێنایەتی هەر ئەمە نعمە بالله مشکلەمان نییە بەڵام خوا شەرەی لا تەرمون ئەنفوسکم إلى التهلكة یعنی خۆتان مەکەنە مەترسیەوە ئەگەر مەترسیەک هاتیە بەڵام وەکو گوتمان لەبەر ئەوەی ئەو ڤایرۆسە تۆزێ یعنی تەماویە هێشتا دیار نییە چۆنە و چۆن نییە شتێک نییە بەدەست بیگری و سەیریکەی شاراوەیە ئەوە ئەکەویتە سەر ئاستی وشیاری ئێمە چەند زەخت بکەین لەسەر ئەم لایەنە ئاستی وشیاری خەڵک کاکە شتی وامان هەیە ڤایرۆسە ئەمە خەڵکێکی زۆرمان هەیە توش بووە ئازیزانمان لە دەست دەدەین ئیتر دەبی تەرکیزکەینە سەر ئەو نقطە هەتاکو ئەگەن ئەو قەناعەتێک کە بوونی هەیە باشە دکتۆرە باسی واکی کە بێ تەرکیزکەینە سەر ئاستی وشیاری بەگشتی ئەنیەوەی ئەبینین زۆر جار ئەو کەسانی کە یاخود باوەڕیان پێنیە و زۆربەی کەسەکانیش ئەوەندەی گرنگی بە لایەنە کۆمەڵایەتیەکە ئەیە ئەوەندەی گرنگی بە پەیوەندیەکانی هەیەات ئەوەنە گرنگی بە تەندروستی خۆی نایە بۆچی یعنی تاکی کورد بووایە ئەوە لەسەر هەموو ئاستەکان ناتوانین وا بڵێن هەموو ئاستەکان وانە ئێستا من توێژینەوەکم دوو توێژینەوەم لە ژێردەستا لەسەر لایەنی دەرونی و کۆمەڵایەتی دەربارەی ڕەفتاری کاردانەوەی ڤایرۆسی کۆڤید-19 ئەکەویتە سەر ئاستەکان ئاستی ڕۆشنبیر نە بە پێی ڕێنماییەکان ئەڕوات ئاگداری خۆیەتی زۆر شت بەکاردێنی کە بە پێی ڕێنماییەکانی تەندروستی جیهانی بەڵام بینە سەر چینێشتر کە وشیاریەکەی کەمترە یاخود ئاستی خوێندەواریەکەی کەمترە گرفتەکە لەوەیە یاخود تەمەندارە ئەڵێ پەیوەندی بە ئاستی خوێنەواریەوە هەیە زۆر پەیوەندیەوە هەیە زۆر بە پەیوەندی بە ئاستی خوێندەواریەوە هەیە پەیوەندی بە جۆری خێزانەکەشەوە هەیە خێزان هەیە ئاستی خوێندەواریشی ئەوستۆنیە ڕۆشنبیرە بەڵام ئەترسێ لە منداڵەکانی ئەترسێ لە خۆی وا ئەکات کە پاک و خاوێنی ڕابگری منداڵەکان کە دەرەست نەدەرەوە لە هەندێک شوێن هەیە یعنی ملیشە بەڵام خۆشبەختانە ئەبینی منداڵەکانیش دەمامکە و دەستەوان و ئەوانیان لە دەستە ئەڕۆن دەستەکانیان نەشۆن بەر لەوەی بستنە ژوورەوە ئیتر هەندێک لەم ڕێنماییانە جێبەجێ ئەەکەن بەڵام هێشتاش پێویستی بەوەیە کە پێش یعنی زیاتر سەرکەوێ ئەم ئاستەی زیاتر بەرز بیتەوە ئاستی وشیاری و یعنی پابند بوون بە ڕێنماییەکان بەڕاستی جگە لەمە یعنی ڕێنماییەکانی لایەنی پەیوەندیدار کە لایەنی فەرمیەکەی ئەڵێن ئەمەش شێوازی تر بگریتە بەر هەرچەندە دەستخۆشیان لێکەین سوشیال میدیامان هەیە پیجی فەرمیمان هەیە کە ڕۆژانە راپۆرت و ئاماری تایبەت بە کۆڤید-19 بڵاوە کاتەوە بەڵام وەکو گوتم لە هەموو جیهان نەک تەنها ئێرە هەندێک شت هەیە پابند نابی ئەم پابند نەبوونە ئەکرێت ڕێگری یاساییشیان لەگەڵ بەکاربێنین
جگە لە ڕێنماییەکان بۆ ئەوەی ئاستی پامەندبوونمان بەرزترکەینەوە. بەڵێ دکتۆرە باست لە توێژینەوە کردوتە دوو توێژینەوەم لە بەردەستایە یەکێک لە توێژینەوەکانت باسی کاریگەریەکانی سوسیال میدیا ئەکەی کۆتایی پێ هاتووە توێژینەوەکەت و ئەنجامەکانی چۆن بووە چی دەرخستووە بۆت؟ ئاستی تۆقین ئاستی ترس هەڵبەزە و دابەزەی بینیوە لە هەرێمی کوردستان قەبارەی نمونونەکەم 300 کەسم وەرگتیە 300یەکە کە هەڵبەزە و دابەزەی کردیە بە پێی دووری و نزیکی ڤایرۆسەکە لە ئێمە یعنی کە لە سیم بوو شێوازێک بوو کە نزیکمان کەوتەوە لە ئێران بوو شێوازێک بوو کە هاتە ناومان شێوازێکی تر بوو کە هاتە ناومان شتەرەتاوە خەڵکەکە وای لێ هات کە حاڵەتەکانمان کۆنتترۆل کرابوو زیاتر یاخود ڤایرۆسەکە زیاتر کەشە ئەوە تەشەنەی نەکردبوو خەڵکەکە گەشتە ئەوەی کە ئەمە پەیوەندی نییە بە ڤایرۆس نەک هەمویان ڕێژەیەکی بەشێکی کەمە بە سیاسی بوونە واتە لێرە دوو زۆر بیر و بۆچوون هەیە هەندێکیان ڕێنماییەکانیان لە سەرتاوە گرتووە هەتا ئێستا هەر بەردەوام یعنی چینێ بڵێم لەو کەسانی کە ئاگادارن لە سوۆشیال میدیای جیهانی چۆنە و چۆن نیە و تا چڕادێک گەشەی کردێ و دەرمانەکە گەشتیتە چێندەر ئەمانە هەمووی یعنی لێرە چینێک هەیە هەڵبەزە و دابەزەی کردێت چینی ئێستا ئاستی تۆقینمان بەرز بوویتەوە ئاستی تۆقینەکە ئێستا دیسان یعنی بەرز بوویتەوە لە ئاستەکە بە تایبەتی لە ئاستی ڕۆشنبیرەکان بڵێن ئەوەی تۆزێ وشیارە لە مەترسی COVID-19 بەڵێ ئەگەر لە لای ئەوانەی کە با بڵێن ئاستی خوێندەواریشیان نزمە من ئەوەنە ئەڵێم ینی هەندێک قسە هەیە ئەگەر بڵێن بە سیاسیەکرا ئەمە نەک لە هەرمی کوردستان لە جیهان بەگشتی بەڵام نمونەیەک هێڵە منداڵەکان بەگاڵتە بەردیان لە چۆلەکەکانە گرت چۆلەکەەکان بەڕاستی ئەمردن ئەگەر بە سیاسیش بێت لە هەموو جیان باس بکرێت بەڵام بە دروستی نمونەمان لەبەردەستیان لە دەستەدات بەڵێ مەترسیەکەی هەیە یعنی لەسەر ئاستی سیاسی جیهانیش سەرەتاوە گوتیان ئەمە پلانێکی ئەمریکیە بۆ ئەوەی باری ئابووری یان لایەنی ئابووری چینەکە بڕوخێنی دوایە گوتیان نا شێوازێکی دەرس گوتیان نا ئەوە لە ناو چینە خۆی ئەم ڤایرۆسەی دەرکردیە بۆ ئەوەی سەهمەکاندا بەزی و سەهمی ئەمریکیەکان بکڕی وتر قسە زۆرە لەسەر ئەوە هەندێکیان گوتیان لە مختبەراتی ئۆڕۆپی دەرچووە تر بە هەر حاڵ هەرگیان لە دەستەدا هەر چۆنێکی ڤایرۆسەکە بوونی هەیە لە ناو کۆمەلگا کە بوونی هەبی مەترسیشی هەیە ڕێژەی توشبوانیش بە پێی ستەندەرکی جیهانی ئەڵێ لە 60 بۆ 70 توش هەبێ ئەم 60 بۆ 70 ڕاستە لە باری ئاسایی لە باری تەندروستی نۆرماڵ کە مستەشفایەکانمان ینی کەرتی تەندروستیمان زۆر بەهێزبی دووە یاخود بۆ سێ با بڵێ بەڵام ئەمە ناکرێتە سەر ئاستی هەرێمی کوردستان لەبەرەوەی توانای کەرتی تەندروستی ئێمە سنووردارە واتە دەبی ئێمە هاوکار بین وەکو هاوڵاتی بۆ ئەو لایەنە پەیوەندیدارە یعنی بۆ ئەوەی ئاستەکەی کۆنتترۆل بکرێت لەژێر کۆنتترۆلا بێ نمونەی ئێستا دوورکەوتنەوەی کۆمەڵایەتیمان هەیە دوورکەوتنەوەی کۆمەڵایەتی زیرەک پێ ئەڵێن ئێستا لە ئێران سەرکەوتوو بوو بەکاریهێنا بەر لەوەی ئێران بەکاربیینی کوریا بەکاریهێنا بۆ ئەوەی بەڵام کوریای جنوبی چی هەیە خبرەی هەبوو لە کۆنا لە بەرەوەی ڤایرۆسی تری لە بۆ بەڵێ ڤایرۆسی تری لە هەبوو خەڵکەکە دەمانکەی ئاسایی لەبەرە کرد ینی بەر لەوە بەر لە باشۆرە تۆڵی ئەبێ خەڵکەکە ڕابێنین ئێمە زانین کە ئێمە وابەستەی کۆمەڵی پەیوەندی کۆمەڵایەتی ئەو ناشتوانین یەکسەر ڕاستەخۆپی کاتێ کاتە ئەو کاتێک کە پێویستە چەندێکە و ئەو هەنگاوانە چین بۆ دوورکەوتنەوە لەو پەیوەندیە کۆمەڵایەتیانە و بە شێوەیەک بێکەن نامورتاحی لە ڕۆحمان دروستکە و لە پەیوەندیەکانمان بە شێوەیەکیش بێکە ببێتە هۆی پارێزگاری لە تەندروستیمان ئەزەنجی ئێمە لەناو هەر خێزانێک ناکرێت بڵێن هیچی پابند نییە ئەکرێت یەکەکی پابند بێ بەڵام ئێمە کە کاتی دیار نییە طبعاً لایەنی کۆمەڵایەتی ئەمەیە کە سستە گەشەکردنی سستە بەرهەمەکانیش کە ئەوە یەگرین تۆزێ دوورە ینی لە ئێمە لە COVID-19 عەجەلەمانە بە پێچەوان لە ڤایرۆسەکە زۆر عەجەلەمانە ئەمە بە مانجێک و دوومان ئەم ئاستە ناگۆڕێت بەڵام ئەکرێت ئێمە زەخت بکەینە سەر ئەو تاکە ڕۆشنبیرەی کە لە ناو یەک خێزانە هەیە بۆ نمونە وای لێ بکەین کە کار کات یاخود تەسیری لەسەر تاکەکانی خێزانەکانی تریشێ بێ بۆی کاتەکەی کەمکەینەوە کاتەکەی کەمکەینەوە لە
گۆڕینی ڕەفتارەکان بە تایبەت لەم قۆناغا ئتر ئەم قۆناغا زۆر یعنی دەنگۆی ئەوەی هەیە کە ئێمە ناگەڕێینەوە باری ئاسایی بەر لە بوونی کۆڤید-19 تاکو ئەوەی کە ئێمە دەرمانەکی ئەگەر بۆ یان شتێک بدۆزینەوە کە بیوەست پێ دوایە کە دوورکەوتنەوە لەو پەیوەندی کۆمەڵایەتیانە یاخود ئەو هۆشیاریەی تاکە ئەبێتە هۆی کەمکردنەوە یاخود وردە یعنی ڕاهاتن بە یاخود کاڵکردنەوەی کۆڤید-19 ئەوە ئەبێت خاڵێک لەوەکو هاوشێوەی دۆزینەوەی چارەسەرێک یاخود ڤاکسینێک ئەبێتە خاڵێک بەس نابێتە گشتی خاڵێکە هەبێتە خاڵێک لەبەرەوەی ئێمە لەگەڵ ئەمەیە چەندی ڕێنمای تەندروستیشە ئەبێ جێبەجێکەین لەگەڵ ئەوەشە دەبی بەرگری لەشمان بە زۆری خواردن شێوازی خواردنمان ئێمە بە تایبەتی مناڵەکانمان نەوە نوێیەکە بەڕاستی زۆر هەڵەیە یعنی لەسەر ئەو فاست فود و جیپسە و نەستەلە و ئەوانە کە ئەوەستێ دەبی بیوەستێنین بەرگری لەشیان بەهێزکەینەوە ئەوە قورسترە لەوەی کە پێی بڵێ پابند بە بەڕێنماییەکان لەبەرەوەی منداڵەکانی ئێمە ئێستا ئەو نەوە نوێ تۆزێ کەسایەتێکی بەهێزیشیان هەیە ناکرێت یەکسەر فێریکەی و بیوەستێنی ئەنجا بیکەیتە سەر شێوازێکی تر بۆ خواردن ئەبێ وردە ڕایبێنی کە بەرگری لەشی بەرز بیتەوە بەڵام بەر لەوە دەبی تێ بگەینی بە تایبەت مناڵ ئەمە ڤایرۆس چییە هەتا بەیانی پێ بڵێ ڤایرۆس چیە تێناگات بەرەو مناڵ دەبی ببینی دەبی دەست کاتێ دکتۆرە باس لە پەیوەندی زیرەک کرد وەکو دوا پرسیار حەزەکەم بزانین کە ئەو ئەزمونێکی ئێران پێیا تێپەڕیوە یان کۆریا پێیا تێپەڕێەوە چکە بابەتەکەمان لەسەر پەیوەندی کۆمەڵایەتیە ئەو پەیوەندی زیرەکە چۆن ئەبێ ئەتوانین بخەینە کار و کاری پێ بکەین خۆشبەختانە حکوومەتی هەرێم ئەم پەیوەندیە زیرەکەی کاری پێ کردووە کە کارمەندان هەموو ستافەکە دەوام نەکە کاتەکانی کەم کردتەوە شوێنە گشتیەکانی داخستیە مەتاعم و نەرگیلە و ئەوانەی هەمووی وەستاندووە ئەمانە هەمووی کارپێکردنی زیرەکە ینی لێرە پەیوەندی زیرەکانی ینی دوورکردنەوەی زیرەی پێڵێن دەستی بەکار کردووە حکوومەتی هەرێمیش وەکو وڵاتانی تری دراوسێ یاخود جیهانیش ئێستا کە کاری پێەکەن بەردەوامیش لەوە ئێمە شوێنە گشتەکانیش کە هەستەکەی کە خەڵکی زۆر لە بۆی کۆئەبیتەوە دەبی زیاتر بە تایبەتی عیادەکان بۆ نمونە نۆڕینگەکان دەبی زیاتر ئەو ینی زەخت بکەینە سەریان کە بە ئایا ڕۆژانە بێ بەر لەوەی کە نەخۆشەکان بڕۆن سەردانیان بکەن ئەم نۆڕینگانە هەمووی تاقیم بکرێ زۆر سپاس دکتۆرەکە لەگەڵ مامبووی لە ستۆدیۆ میوان مامبووی زۆر سپاس بۆ زانیاریەکانە دکتۆرە جوان ئیسماعیل سپاس بۆ بەڕێستان بۆ سپاس بۆ گفتوگۆکەتان بەخێر هاتی زۆر سپاس با بینە سەر باسی پەیوەندی کۆمەڵایەتیمان کرد و وتمان کە ئێمە لەو نوعانەی کە دڵێکی زۆر گەورەمان هەیە نەتەوەی کوردوین لەگەڵ ناڕەحەتی یەک ناڕەحەتە بین خۆشحاڵە بین ئەمەش پەیوەندی بە دڵەوە هەیە ها دڵی ناسک و دڵێکە تەحاملی هەبێتوانە جا ئێستا ئەمە بابەتەکە چێتە لای ماڵدارێکەوە باشە ئەگەر بپرسین کەسانی دڵناسک کێن یەکسەر بیرمان لەوە بۆ ئەوە ئەچێت کە ئەڵێن ئەوانن کە زۆر زوو نیگەرانە بن زۆر زوو زویرە بن بەڵام نەمان بیستووە کە بڵێن باڵندەکانیش ئەو شێوەیان هەیەیان و حاڵەتیان هەیە دڵناسکن کاتێک لەقلەقەکان هەست بە ناسەقامگیریەکەن دڵیان ناسکە دڵیان ئەشکێ شوێنەکە بەجێ هەڵن ئەڕۆن لەو شوێنە نامێنن بەڵام بە پێچەوانەوە لەقلەقەکانی سنووری دهۆک نیو سەدە زیاترە نە دڵیان شکاوە نە ئەزیەتیان بووە بۆیە هێلانەکانیان بەجێ نەهێشتە و ماڵیان جێگیر کردو و چەندین نەوەیان خستۆتەوە و بوونەتە جێی سەرنجی گەشتیاران با بچین بزانین ئەم لەقلەقانە دڵیان تند و تۆڵە یا هی ئەوەیە کە خەڵکی ئەو ناوچەیە زۆر دڵیانی ڕاگرتووە. کاتێک باز لە دڵێکی بەوەفا لە هەمان کاتدا ناسک دەکرێت بەبیری کە زانایەت باڵندەی لەقلەقیان حاجی لەقلەق بێت. ئەم باڵندەیە سروشتی وایە کە لە شوێنی سەقامگیر دەمێنێتەوە. ئەگەر شوێنێک شەڕ و ناسەقامگیری تێدا بێت و هەست بکات ئازاری پێدەکات هێندە دڵی ناسکە ئەو کات لەو شوێنە کۆچ دەکات و جێی دەهێڵێت. گونجاوی کەشوهەوای هەرێمی کوردستان بۆتە هۆی مانەوەی وەچەکانی ئەو دوو لەقلەقەی کە نزیکەی 50 ساڵ پێش ئێستا لە سنووری قەزای بەردەڕەشی سەر بە پارێزگای دوهۆک هێلانەیان دروست کردبوو. ئێستا ژمارەی لەقلەقەکان زیاترەوە بوونەتە جێی سەرنجی گەشتیاران و دروستکردنی ئاشنایەتی لەگەڵ خەڵکی ناوچەکە.
لەقلەقەکان لە کۆتایی وەرزی بەهاردا زاوزێ دەکەن دوای 30 ڕۆژ لە کڕکەوتنیان لەسەر هێلکەکان هەر خێزانەی دەبنە خاوەنی چەند بێچوویەک جیاوازی لە نێوان نێرە و مێی لەقلەقدا نییە بەنۆرە لەسەر هێلکەکان کردەکەون دواتر بێچووەکانیان وەک خۆیان فێری فڕێن و ڕاوکردن دەکەن لە ناو کێڵگە کشت و کاڵیەکان نێرە و مێی هەر حاجی لەقلەقێک بەیەکەوە لە هێلانەیەکدا دەژین ئەگەر هەر کامێکیان لە ژیاندا نەمێنێت ئەوە لەقلەقەکەی دیکە تا مردن بە سەڵتی دەمێنێتەوە بۆیە بە هێمای وەفا و خۆشەویستی ناسراوە ئەم باڵندانە 35 بۆ 40 ساڵ دەژین بەرزیان 1 مەترە و درێژی باڵەکانیان نزیکەی 2 مەترە دەنووک و قاچیان ڕەنگی سوور و سەر باڵەکانیان ڕەنگی ڕەشە ئەم باڵندەیە پێی دەوترێت حاجی لەقلەق چونکە هاوشێوەی پۆلی حاجیان بە کۆمەڵڕیز دەبەستن و ساڵانە لە چیاکان و زەلکاوەکاندا دەگەڕێنەوە بۆ سەر هێلانەکانیان بۆ جوودبوون و هێلکەکردن. سۆڤان ئەو هەموو خەسڵەتە تایبەتی هەبوو حاجی لەقلەق ئابە تایبەت ئەوەی کە ئەگەر مێیەکە بۆ نمونە نێرەکە مەیەکەی لە دەست بە ئەو شوێنە بەجێ ناڵە هەتاوە بە سنگڵی ژەمێنێتەوە ینی ئامادە نییە جارێکتر هاوسەرگیری بکە. زۆر سەیرە بابەتێکی زۆر جوان بوو دەستخۆش بە حاجە بەیەکەوە چین ڕۆژوکەوە ڕەوشی کەش و هەوای شارەکانی کوردستان ئەبینین. پێش ئەوەی ئەم راپۆرتە بخوێنینەوە ئەها من کە دەستم پێکرد ڕۆژی کەش و هەوای شارەکان زۆر ئەوە ش و ڕئی بەیەکەوە بە دواتێ ئەڵێم لەو کاتێک کە ئێوە سەیری کەش و هەواتانە کرد ئەڵێم هاژە لە کوردەواریە یاریەکمان هەیە کە ڕستەیەک ئەڵی چەلپیتێک تیا دووبارە بێتەوە مەسەن بۆ نمونە ئەیانوت چقەڵی چوومە چەمی چەقان چوومە چەمی چەقەڵان چەقەڵ شەڵتوکی تەقان ئەو هاژەتوانی بڵێ چەند جارێک توانم مەگەر غەڵەتی نەکەم اینجا ئێستا ڕۆژی کەش و هەوا زۆر سەریع با لەسەرەوە ڕابین خۆمان ڕابین کاتە چەند جارێ بیڵێرەوە بەخێرایی بڵێ ڕۆژی کەش و هەوای کەش ناتوانم چوومە چەمی چەقەڵان چەقەڵ شەڵتوکی تەقان ئافرین بەسەرعی بەسەری قەینا دوای بەتەڵەمەوە بۆی غەڵەتی نەکەم
ئەوە شەر پەیوەندی بە کاتی مەکتەبەوەمانە کردەوە کە لە خوێندنەوە نیە بۆی بزین کاممان زیرەکترین غەڵەت زین دەمانتە تەڵە ناکە دەیبابی بەستینەوە بەم بابەتەمان بابەتێکمان هەیە کە پەیوەندی بە خوێندنی ئەم ساڵەوەی وەزارەتی خوێندنی باڵای عێراق دەستپێکردنی وەرزی نوێی خوێندنی دواخست وەزارەتی خوێندنی باڵای عێراق ڕایگەیان ساڵی نوێی خوێندن لە مانگی 12 ئەم ساڵ دەست پێ دەکات و لە مانگی تەموزی ساڵی 2021 کۆتاییەت بەپێی ڕاگەیاندراوێکی وەزارەتی خوێندنی باڵای عێراق وەرزی یەکەمی خوێندنی زانکۆ و پەیمانگەکان لە ڕۆژی 6 دوانزەی 2020 دەست پێکات و لە 18 سێ 2021 کۆتایی دێ ئەمە وەرزی یەکەم سێ مانگە و هەروەها وەرزی دووەمی خوێندن لە 11 چوارەوە دەست پێ ئەکات لە 22 حوت کۆتایی پێێت وەزارەتی خوێندنی باڵای عێراق جەختی شەکاتەوە کە بەهۆی ڕێکارەکانی خۆپاراستن لە ڤایرۆسی کۆرۆنا سیستمی ئەلکترۆنی بەردەوامە بێت و هەموو بەشەکان نەگرێتەوە جگە لە بەشەکانی پزیشکی و ئەندازیاری بەڵێ کە وەزارەتی خوێندنی باڵای عێراق کاتی ئەنجامدانی تاقیکردنەوەکانی زانکۆ پەیمانگەکانی دیاری کردووە و ڕایگەاندووە ڕۆژی 26 حوتی 2020 تاقیکردنەوەکانی خولی یەکەمی وەرزی دووەم دەست پێکات و 13 کۆتایی پێدێت هەروەها ئەم تاقیکردنەوانە بەداخەوەیان هەرچۆنێک بێت خولی دووهەم لە 12 2020 ئەنجام دەدرێت وەک بەتیشمان ئەو دوو بەشەی تر ناگرێتەوە پزیشکی و ئەندازیاری ئەکەوێتە وەرزێکی سەرماوە کە پێچێت باشتر بێت بۆ ئەوان بەڵێ باسی چی بکەین ئێستا باسی پزیشکان ئاماژە بەوە دەکەن پێویستە پێش دووبارە بەکارهێنانەوەی دەمامک بە باشی دەبێت دەمامەکەکە پاک بکرێتەوە ئەمە هەواڵێکی خۆشە چونکە ئێمە ئەتوانین دەمامەکێک بۆ چەند جارێ بەکاربهێنینەوە و هەموو ڕۆژێک ڕێنمایەکان لە ئەپدەیتکردنان هەر جارێ و ڕێنمایەکی نوێ لەبارەی ڤایرۆسی کۆڤید-19 بێت دەستکێش دەمامک و ئەڵێ چی بە گوێرەی ڕێنمایە پزیشکیەکان لەلایەن ئاژانسی DW ئەڵمانی بڵاوکراوەتەوە ئەڵێ ئەگەر دەمامەکەکە بە باشی پاک بکرێتەوە مەترسی دووبارە بەکارهێنانەوەی نییە ئەتوانیت میشۆیت بەکاری بێنی و پزیشکان ئاماژە بۆ ئەکەن پێویستە دەمامەکەکە دوای بەکارهێنانی لە ناو ئاوی گەرمی 6 پلەی سەدی لە ناو جلشۆرە بشۆرێت بۆ ئەوەی کە ڤایرۆس و باکتریای کە پێوەیەتی لێ ببێتەوە لێی و بتوانێت جارێکی دیکە بەبێ مەترسی بەکاربهێنرێت بەڵێ هاوکات دەستەی خواردن و دەرمان لە جیهانەڵێت ئەکرێت دەمامک بۆ چەند جارێک لەلایەن کەسێک بەکاربهێنرێتەوە بەڵام بەمەرجێک کاریگەری شێداری وەک پشمینی نەکەوێتە سەر و هەروەها لە کاتی بەستن و دانانی دەمامکەکانیش دەستەکان جوان بشۆرێت ئەو کاتی کە بەکارێنین دەستمان پاک بێت نەک دەستیش بیت بێت چونکە کەو میکرۆبە بەر دەمامکەکە و یاخودۆ ڤایرۆسە دووبارە تۆڵی بمشیتەوە هیچ سوودێکی نامێنێ بۆ ئەوەیە کە زۆر ئەبێ بە هەستیاریەوە بەکارهێنانی دەستکەش و دەمامک ئەنجام بێت بەڵێ ئێستا هاژە من زانیم سوودی ئەوە چییە کە لە ژێر چەناگەدانێ هەندە جارش بەکاری ئەهێنی نازانی لە کوێدانی لەسەر مێزێکدانی یا لە شوێنەدانی لەواچێت پیسی بگرێتە خۆی و بۆیە وا باشترێکە لێرە دابنێ هەتا خواردنە یان شتێک بەکارهێنی دواتر بەکاری بێنیتەوە سۆڤان لە دوای ئەوەی کە ئەو گرژی و ئاڵۆزەی ڕوویە لە ئەمریکا بەهۆی کوشتنی جۆرج فلۆیدەوە زۆرێک لە شتەکان گۆڕانکاری بەسەر هات و زۆرێک لە کۆمپانیەکان گەڕانەوە سەرەوەی کە کارەکانیان بەرهەمەکانیان دەلالت بوو لە ڕەگەزپەرستی بۆیە بەهۆی ڕەگەزپەرستیەوە فرۆشتنی کرێمێک لە ئاسیا ڕۆژهەڵاتی ناوەڕاست ڕاگیرێت بێگومان زۆر بەمان بەکارمان هێناوە ئەو کرێمە و کۆمپانیای تایبەت بە کەلوپەلی پێداویستی جوانکاری بڕیاری یاوە یەکێک لە کرێمەکانی سپیکردنەوەی پێست بە ناوی فەرن لۆڤلی بگۆڕێت چونکە پێیان وایە ئەو کرێمە خەڵک بۆ ڕەگەزپەرستی هانەیە سەرۆکی کۆمپانیەکە هەوڵەکانی بزوتنەوەی ژیانی ڕەشپێستەکان بە گرنگەزانێ و بۆ ڕووبوونەوەی ئەو بیرۆکەیە کە تەنیا پێستی سپی جوانە هاتوون ئەم کرێمە ئەگۆڕن ناوەکەی گۆڕن چونکە یەکێک لە وشەکانی ناوی کرێمەکە بەواتای سپی و کاڵ هاتووە و جەختی ژەکاتەوە کارەکەن بۆ ئەوەی بیرۆکەکە بگۆڕن بەڵێ وە سەرۆکی کۆمپانیەکە ئاماژە بۆ شەکات بەم زوانە بەرهەمەکەی هی باڵێنی کرێمەکەیان بۆ سپیکردنەوەی پێست لە بازاڕەکانی ئاسیا و ڕۆژهەڵاتی ناوەڕاست ڕادەگرێت و کرێمە ناوبانگ و کارێکی زۆریشی لەسەر ئاستی جیهان بە تایبەت لە هندستان هەیە و تەنانەت ئەستێرەکانی بۆلیوود چەند جارێک ڕەکلامیان بۆ کردووە دوای خۆپشاندان و ناڕەزایەتەکانی ئەمریکا لە بەرامبەر کوشتنی ڕەشپێستێک لەلایەن پۆلیسەوە ئەم گرژ و ئاڵۆزیەی لێکەوتەوە و شوای کرد کە هەموو هەوڵەکان
بۆ ئاراستەی کەمکردنەوەی ڕەگزپەرستی بن و هاژە من ئەڵێم ئەم بەکارهێنانی کرێموانە تەنها هەموو یەگەڕێتەوە بۆ ناخی خۆمان کە خودی ئێمە چۆن بەرەنگاری ئەو جۆرە توندڕەویانە بین. خۆ قوبولکردن لەسەر و هەموو شتێکەوەیە خۆمان وەکو ئەوەی کە هەین خۆمان قوبول بێت ئەو کاتە جوانترین کەسە بین بە هیوای تەندروستێکی باش بە هیوای ئەوەی کە هەمیشە لە ناخەوە خۆمان بەدڵ بێت و بۆ هەموو شتێکیش سپاس گوزار بین بە هیوای تەندروستێکی باش و هەر شاد بن. هیوای ڕۆژێکی خۆشتان بۆ خەزین و خواتان لەگەڵ.